گروپی تەمبوری هاواری شنروێ یەکێک لە گروپە جوان و تایبەتەکان کە کۆمەڵێک لە گەنجان و لاوانی شاری هەڵەبجەی خۆشەویستی کۆکردێتەوە. دیارە ئەمانیش لە ڕێگەی خۆیانەوە بە شێوازی تایبەتی خۆیان ئایانەوێت خزمەت بە گۆرانی و موزیکی کوردی بکەن و بە تایبەتیش بە ئامێری تەمبور. یەکێک لەو گروپە میوزیکانی کە لە شاری هەڵەبجە دروست بووە گروپی تەمبوری هاواری شنروێیە. ماوەی چەند ساڵێکم گروپە کار دەکات لە بواری گەشەپێدان بە گروپەکەیان. چەندین کچ و کوڕیان پێگەیاندووە و لە ئێستادا ژەنیارێکی زۆر باشی ئامێری تەمبورن. گروپەکەەوە خۆیان دەڵێن زیاتر لە چارەکی ئاینیەکانی تایبەت بە خۆیان دەردەکەون و میوزیکی تایبەت بە سروودە ئاینیەکانیان دەژەنن. بەڵام لە بوارە تایبەتەکانی تری گوندەکەیان وەک هاوار و پرسە تایبەتەکانی کاکەیش چالاکی ئەنجام دەدەن و بەرنامەشیان وایە لە ئایندەدا چالاکیەکانیان فراوانتر بکەن و زیاتر کار بۆ ناساندنی گروپەکەیانەکەن. ئێمە وەک گروپی تەمبورژەنانی هاواری شنروێ لە ساڵی 2008 دامەزراوە. ئەم گروپە بە سەرپەرشتی مام شەماڵ سەرەتا دەستی پێ کرد. ئێستاش بەندە هاوکارین بەیەکەوە هاوکاری بەڕێزیانەکەم. ژمارەیەکی زۆر هەم لە کچ هەم لە ژن هەم لە پیا و گەنجەکان لە خەڵکی هەڵەبجەی نەمومان کە خەریکی ژەنی ئەم ئالەتەین و بەردەوامین تا ئێستا. بێگومان ئامێری تەمبور لە لای ئاینی یارستان لای کاکەیەکان پیرۆزی گرنگیی تایبەتی خۆی هەیە. ئێمە لە مەراسیمە تایبەتەکانی خۆمان بەکارهێنین. ئێمڕۆژ ئێمە بە پێویستمان زانین کە هاوخەمی خۆمان بۆ گوندی ئاوایی زەردە لە ناوچەی کرماشان کە هاوخەمی خۆمان دەربڕین کە هەمان زام و تراژیدیان هەیە لەگەڵ خەڵکی هەڵەبجە و ئەوانیش قەوم و کەسوکار و خزمی ئێمە. بێگومان ئێمە لە مەراسیمە ئاینیەکان بەشداری خۆمانمان هەیە تایبەت، بەڵام ئەوە تایبەت بە خۆمانە. ئەمانشی کە یین ئەیژەنین لەسەر مەسرح جیاوازە، ئەوە هەنێ ئاوازی جیاوازن کە این لێرەیان ژەنین. بەشداری زۆریشمان کردو لە زۆر شتیکەیە بەڕاستی، بەڵام دەرفەت نەبووە ینی زیاتر دەرکەوین. ئینشەڵا بەرنامەمان هەیە کە زیاتر گرنگی بین بە گروپەکەمان، چکە ساڵانە ئێمە گەر بەڕێستان ئەگادار بن لە مەراسیمی ماسک قەڵاتێ زیاتر بۆ خزمەتی گوندەکەمان هەوڵمانداوە دەرکەوتنی بکەین تا گەنجەکانمان هان بدەین لە ناوچەی هەڵەبجە زیاتر ڕووکەنە ئەم ئامێرە تەمبورە و بێگومان ئێمە شانازی بەم ئامێرە مۆسیقا بکەین کە ئاینێکی کوردین و بە کوردی ئاینەکەمان هەیە و مۆسیقایەکی زۆر زۆر تایبەتی تایە. ئێمە پێویست شانازی پێ بکەین بەڕاستی. بێگومان کچانی هاوار شوک و کوڕانی هاوار لەلایەن چەند مامۆستایەکەوانیان پێدەوترێت مامۆستای زۆر بەتوانە و شارەزا. من خۆم وەکو 4 ساڵ ئەبێ خەریکی تەمبورم کە لە مەراسیمە ئاینیەکانە بەکاری ئەهێنین و ئامێرێکی پیرۆزە لە دینەکەماندا. لەگەڵ ژەنینی ئەم ئامێرە هەست بە ئاسوودەیەکی زۆرەکەی، چونکە تێکەڵە بێ لەگەڵ ڕۆح لە دڵتەوە نزیکە و ژمارەمان زۆر زۆرە. ئێستا تەنها بەشێکی کەممانین کە لەم مەراسیمەیە بەشدار بووین، بە ڕۆژ بە ڕۆژی ژمارەمان زیاترەکە. تا ئێستا تەنها لە بۆنە ئاینەکانە بەشداریمان کردووە، وەکو لە هاوار و لێرەش یەکێک لە نمونەکان بەگشتی لە مەراسیمە ئاینەکانە بەکارهێنین.